سڵاوی خواتان لەوێ دایکان و باوکانی بەڕێز بابەتی ئەمڕۆمان پێمان خۆشە دەربارەی یەکێک لە نەخۆشیە هەوکردنە گواستراوە باوەکان قسە بکەین لە مناڵاندا کەویش هەوکردنی ڤایرۆسی جۆری A هیچگەر لە مناڵاندا. ئەم هەوکردنەوەتە هەوکردنی ڤایرۆسی جگەری جۆری A یەکێکە لە نەخۆشیە باوەکان و گواستراوەشە بە زۆری شێوەی گواستنەوەکەی لە ڕێی خواردن و خواردنەوە دەستی منداڵەکان یەکێک لەو هۆکارانەی کە پیسبوو بوون بە ڤایرۆسەکە لە منداڵێک دەگوازرێتەوە بۆ منداڵێکی تر. نیشانەکانی نەخۆشیەکە بە شێوەیەکی گشتی لە مناڵی تەمەنە بچووکەکاندا نیشانەیەکی ئەوتۆ دیار نییە، بەڵام هەتا منداڵەکە تەمەنی گەورەتر بێ نیشانەکەی ڕەنگە ئاسانتر ببینرێت و نیشانەکانی زۆرتر بێ. بۆ نمونە وەکو زەردووی، وەکو ئازاری سک، وەکو ڕشانەوە، وەکوەوەی کە مناڵەکە خواردنی پێ ناخورێت دڵی تێکەڵێت، هەنێک جار ئێگەێنێتە حاڵەتی وشک بوونەوە، لەگەڵ ئەوەیە ئاوسانی جگەری مناڵەکە، تێکچوونی ڕەنگی میزی مناڵەکە کە زۆر جار دایکان و باوکان ئەڵێن وەکو ڕەنگێکی چای کاڵ بۆ شێوەیە لێ هاتووە. بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیەکە کە ماوەی خۆی تەواو دەکات و باش ئەبێتەوەتە نەخۆشیێکی قورس نییە، ئاسانە، بەڵام لە هەندێک حاڵەتی دەگمەنە ڕەنگە ماچی نەخۆشیەکەش لە منداڵەکەدا دەربکەوێت. ئەوەی کە زۆر گرنگە دایکان و باوکان بیزانن بریتە لەوەی کە شێوەی گواستنەوەکەیەتی، واتە پاک و خاوێنی و پاشان جیاکردنەوەی ئەو منداڵەی کە تووشی نەخۆشیەکە بووە زۆر گرنگە، چونکە ماوەی نەخۆشیەکە ڕاستە خۆی مانگێکە، بەڵام 2 بۆ 3 هەفتە پێش ئەوەی کە نیشانی وەکو زەردووی لە مناڵەکەدا دیار بێ، ئەم نەخۆشیە ڕەنگە بگوازرێتەوە لە مناڵێکەوە بۆ مناڵێشتر. هەر لەبەر ئەوەیە لە کاتێکدا کە نەخۆشیەکە دەستنیشان کرا، پێویستە ئەو منداڵە ماوەی 7 بۆ 10 ڕۆژ لە ماڵەوە پشووی پێ بدرێ، تێکەڵی منداڵی تر نەبێ، بۆ نمونە لە باخچەی ساوایان، لە دایانگە، لە مەکتەبەکان و قوتابخانەکان، واتە بۆ ئەوەی ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە نەگوازرێتەوە لە نێوان مناڵێک بۆ منداڵێکی تر. پاشان بینە سەر دەستنیشانکردنی نەخۆشیەکە، بە زۆری دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە پاڵ نیشانەکانە لەلایەن پزیشکی پسپۆڕی مناڵانەوە بێ بە هەندێک فەحز، واتە پشکنینی تاقیگەیی کە بۆی دەکرێت و لە دوای ئەوە چارەسەر دەست پێ ئەکات. گرنگترین خاڵ لە چارەسەرکردنە بریتە لەوەی کە مناڵەکە بێ پشوبات و پاشانە بێ ئەو خواردانەی کە قورسن دەسەرگەدەی مناڵ و خواردنە چەورەکان کەم کاتەوە، زیاتر خواردنی شۆر باوش لەمەنی وشتە سووکەکان بخوات. بەکارهێنانی دەرمان لەم نەخۆشیە زۆر کەمە و لە ڕاستیە خۆی هەتا بکرێت دەرمان کەم بەکار بهێنرێت لەم حاڵەتەدا، لەبەرەوەی خۆی هەوکردنەکە لە جگەری مناڵەکە ڕووە. ئێمەش دەزانین بەشیشی زۆری دەرمانەکان لە ڕێی جگەرەوە لە جەستەی ئینسان دەکرێتە دەرەوانێ. لەبەرەوە ئەگەر تەنها پێویست بوو بۆ نمونە مناڵەکە گەیشتە ڕادەی وشک بوونەوە، ئەتوانرێت مغەزی بۆ هەڵبواسرێت یان دەرمانی دژی ڕەشانەوەی پێ بدرێت، تێکەڵاو نەبوونی منداڵەکە لەگەڵ مناڵی تر. ئەمە وا دەکات کە منداڵەکە لە ماوەیەشی وەکو پێشتر وتمان 4 هەفتەیە ڕەنگە مناڵەکە ماوەی نەخۆشیەکە تێپەڕێنێت و بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. خاڵی گرنگ لەم نەخۆشیەیە بریتە لە خۆپاراستن. خۆپاراستن لەو ڕێگایانەوە دەبێت کە نەخۆشیەکەی لێ بڵاو دەبێتەوە، بۆ نمونە لە شوێنە قەرەباڵغەکان وەکو قوتابخانەکان، باخچەی ساوایان یان دایانگەکان. ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە پێویستە کۆنتترۆل بکرێت بۆ بڵاو نەبوونەوەی نەخۆشیەکە و خۆپارێزی لە نەخۆشیەکە. هەروەها چێشتخانە و خواردنگەکانی چیشترە لەو شوێنانەی کە ڕەنگە ببێتە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی نەخۆشیەکە. و لە پاشەوە کەسی توش بوو پێویستە دەستنیشان بکرێت و جیا بکرێتەوە پشووی پێ بدرێت لە ماڵەوە بۆ ئەوەی بە هەمان شێوە نەخۆشیەکە لە کەسێک بۆ کەسێکتر نەگوازرێتەوە. ڤاکسین و هەندێک دژەتەنیش بەکارێت لە هەندێک حاڵەتی پێویستە، هەمان شێوە بۆ ئەوەی کە نەخۆشیەکە تەشەنە نەکایە با بڵێن مناڵەکانمان بپارێزین لە ئەم جۆرە هەوکردنە. بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەکتان.